من وەکو هەڵگرێکی ڤایرۆسی نەخۆشی کۆرۆنا کە چەند ڕۆژێکە تووشم بۆ ئیتر نازانم منیش لە کەسێکی تر لەوانە بەرکەوتە بم و توش ببم بەڵام سپاس بەخوای گەورەی تاکە حاڵ و تەندروستیم زۆر باشە لەخوا بەزیایە ئەوە نەتیجەی فەحشەکانیشم دەرچووە بە پاکی دەرچووە ئەوە دەیتا خۆم ئامادەکەم و بڕۆمە بۆ ناو بڵێن بەناو بۆ شارەکەی خۆم بۆ ناو کەسوکاری خۆم من پێشەکی ئەمە ئاسایەکە یەکەم جار بە خەڵاتێکی خوایی سێرم کرد ئێستا شەر بە خەڵاتێکی خوایی سیرەکەم پێشوازیم دەو خەڵاتە گەورەی خوای گەورەکە کە بۆ منی نردووە پێم وایە خوای گەورە منیشی کردوە وەسیلەیەک شتەکە گەورە بێت و خەڵک ئاگاداری خۆی بێت ئەمە فەڵی خوایە کە بە منی بەخشی ئینشاءڵڵا بە خێری شەشکێتەوە هەم بۆ وڵاتەکەمان هەم بۆ شارەکەمان وەکو خەڵکیش داوایان لێکم هەموو کەسێک لە ماڵی خۆی بمێنێتەوە هەموو کەسێک ڕەچاوی ئەو کارانم کە درۆستی کە هێزە ئەمنیەکان برایانی پۆلیس و ئاسایش پێیان ڕاگەێنن بەڵام شتەکە ئەو شە نییە کە ئەوە نەخەڵ لێ بترسێ ئیتر داوا لە هەموو خەڵکەکەم داوا لە خەڵکی وڵاتەکەمەکەم بە تایبەتی شارە خۆشەویستەکەیشم هیچ ترسیان لەمە نەبێ شتەکە زۆر بە ئاسایی وەریگرت من کۆمەڵە دۆست و ڕەفیق و خزمەوانە کە تەلەفۆنیان بۆ منە کرد ڕۆژانە باوەڕکە من دڵخۆشی ئەوان مەداوە باوەڕ بکە خۆ ئەزانە ئەتوانێت لە هەمویان بپرسی یعنی شتەکە زۆر بە ئاسایی وەرمگرت زۆر بە سادەی وەرمگرت چونکە ئێمە لەوانەیە سبەی نەخۆشی زۆر گەورەتریش لەمە لە پێشمانە بێت ئێمە ئەگەر بەرگەی ئەمە نەکرد بەرگەی چیەکەین